سڵاوی خواتان لێ بە خۆشەویستان هەر ئاژەڵێک تایبەتمەندی جیاوازی هەیە و کاتێکیش ئێمە مامەڵەمان دەوێت لەگەڵیانە یاخود بە خێویان دەکەین پێویستی زانیاریمان هەبێت سەبارەت بەو ئاژەڵە ئەمڕۆژ بە دیاریکراوی دەمانەوێت لەم ڕگەیەدا باز لە پشیلە بکەین بۆ پێی کە ئێستا خواستێکی زۆر لەسەر بەخێوکردنی پشیلەیە یەکێکە لەو ئاژەڵانەی کە مامەڵەکردن لەگەڵیانە زۆر تایبەتە ئێمەش دەمانەوێت بزانین شێوازی بەخێوکردنی و گرنگی پێدانی و ئەو خواردنانی کە باشە بۆ پشیلەوە ئایا ئەو نەخۆشی کە لە پشیلەوە دەگوازێتەوە بۆ مرۆڤ چییە چەندین پرسیاری گرنگ لەم تەوەرەیە لەگەڵ دکتۆرە سانا تاهیر پزیشکی پسپۆڕی ڤێتەنەری باز دەکەین و ئومێد دەکەم ئێوەش لەگەڵمانە بمێنەوە سود لە زانیاریانەوە بکەن. پشیلەیەکێکە لەو ئاژەڵانی کە زۆر دۆستی مرۆڤ و زۆر زوو لەگەڵ مرۆڤ ڕایە هەرەونە یەک دوو جار هەتا پشیلەی دەریشەوە یەک دوو جار خواردنە دیاپەی ترخوت پێوەگرێ و هێ بە دەورترا و نازەکات و زوو هۆگری خۆتێک عنی زوو هۆگری خۆیتەکە زوو خۆشتەوێ تا ڕادەیەک ئەتوانین بڵین لە زۆربەی ئاژەڵەکان ئاسانتر بەخێوەکرێت چونکە زۆر پاک و خاوێنە پیسایی لە خۆڵی خۆیاکە خواردن زۆر ناخوا بڵێ ڕۆژیش حەوە ژەمەخوا خواردنی بۆ دانەی یانیش چەند ژەمێکی ئاسایی ئێتێ هیچ مشکلەی نییە و زۆر تێکدەر نییە بڵێ ترسی ئەوەت هەبێ ماڵەکەت بۆ تێکدا و کەتنکەر نییە کە هەرێشت بکە بڵێ ڕەنگە مەترسی هەبێ بۆ سەر ماڵەکەت یا بۆ سەر ژیانی خۆی و دەوروبەرەکەشی. نەخۆشی گوازراوەمان هەیە هەر لە نەخۆشی پێستەوە بە یا هەنێک کات مرۆڤەکە خۆی حەساسێتی هەیە بە ئاژەڵەکە و دەردە پشیلەش هەیەکە ئیتر خەڵک زۆر با و زۆر بۆ ئافرەت مشکیلەیە و ترسیەوەی هەیە کە مناڵەکەی لەبار ببە دەردە پشیلەکەش ئەتوانین بڵین ئەو مەترسیە زۆرە نییە کە زۆر گەورە کراوە کە ئیتر پشیلە بەخێونەکەی چونکە لە سایە 20 پشیلەکان ئەگەری هەیە هەڵگری ئەم نەخۆشیە بن ئەویش ئەو پشیلانەی کە خواردنی کاڵ ئەخۆن یا لە دەرەوە ڕاو ئەکان یان با بڵێن لە پشیلەیەکی توشبوویترەوە تووشیان ئەبێت و پیسایەکەی یانیش بەر پیسایەکی بەر شتێک ئەوەیە کە ئێمە بیخۆین بۆ نمونە دەستمان بەر پیسایەکی بکەوێت کە باش نەیشوێن یانیش بۆ نمونە ئاو یان سەوزەوات پیسای ئەم پشیلەی پێوە بێت چونکە لە ڕێگەی پیسایەکەیەوە گوازرێتەوە هێلکەی ئەم مشەخۆرە بەر ئاویا سەوزەکە بکەوێت ئێمەش بە باشی نەمان شۆرت بێتەوە بیخۆین ئەگەر هێت تووشی ئەم نەخۆشیەمان بۆ بکات بەڵام ئەمیش ئەو نەمەترسیدار نییە کە بڵێن هەر نابێ پشیلە بەخێوکەین چونکە زۆربەی پشیلە ماڵەکان هەتا پشیلەکە کوردیەکانیش کە لە بچووکیەوە تۆ ئەیهێنی بە خێوی ئەەکەی مشکلەی نییە چونکە ناهێڵی گۆشت بخوا نایڵی شتی کاڵ بخوا عیلاجی بۆ ئەەکەی لای پزیشکی ڤێتەرنەری ئیتر ترسی ئەوەی نابێت کە بەخێن پشیلە بەعامەتەن لە 2 مانگی و کوتانەکانی دەست پێکە و دژەکرمی دەست پێکە لە 4 مانگی تەواو ئەبێ پاشان حەسەب پشیلەکە ئەگەر بچێتە دەرەوە هەموو مانگێک دژەکرم و قەترە حەشراتی بۆکین ئەگەر نەچێتە دەرەوە زۆر جار مەگەر کەسێکە خۆی تۆزێک ترسی هەبێ 2 مانگ جارێک بۆ یەکەین یان 3 مانگ جارێک. جیاوازێکی تەنها جوانێکیانە هەچەنە پشیلەی کوردی زۆر جوانە پشیلەی کوردی زۆر ئاکتیڤە زۆر حەزی بە یاریکردنە و کاتێکە ماڵیان ئەکی پاک و خاوێنتر زۆر جوانن و کێشەی مووەرین و هەنێشتیکان کەمتر هەیە هەنێ نەخۆشی هەیە کەمتر تووشیانە بێت لە چاو پشیلەی باوڵێنەوانی لە ئەوروپاوە هەیە بەڵام ئیتر هەنێک کەس حەزەکە پشیلێکی موو درێژی هەبێ و چاوی شین بێ و سپی بێ و
ئیتر ئەوەیان نەکەوێتەوە سەر حەزی کەسەکە بەڵام ئەوەی کە حەزی لە پشیلە بێت کێشەی نییە پشیلەی کوردی بێ هە پشیلەی ئەوروپی بێ گرنگەوە پشیلە بێ و یاری بکە بەڵام بەعامەتەن پشیلە کوردیەکان زیرەکترن ئاکتیڤترن ینی زۆر حەزیان بە یاریە چیت هەبێ لە ماڵەوە تەنها ئەوەی کە خۆت ئامادەبی کە ئەمڕۆ پشیلت بەخێو کرد هەتاکو ڕەنگە 15 ساڵیکە 7 ساڵیکە لەگەڵ تابژی ئامادەی ئەوە تیاابێ و گۆڕانکاریانەی بەسەر جسمی پشیلەکە هەیە بەپێی تەمەنەکەی بۆ نمونە لە دوای ڕەنگە 9 مانگیان ساڵە و داوای زەواج بکە حلێکی ئەوەی بکەی لە دوای ئەوە ئەگەر مووی بوەری ئاسایی وەریگرە چکە خۆ دەزانی هەتا ئافرەتی ژیانی قژمان هەیە ئەوانەی کە مووی پێوە بە قژیە بێت ئەوانە ئەوەرێت پشیلە ژێکێکە لەو ئاژەڵانی بەعامەتەن مووی هەیە مووەرین دروست ئەبێ نابێت لەو کەسانەوی کە زۆر حساسی بە موو ئەگەر لەو کەسانی ئاماژگاری تەکەم هەر عنی بەخێو نەکەی چکە پشیلەت هەبێ ماڵەکەت بێ موو نابێ ینی بەڵام ئەگەر کواڵەتی خواردنەکەی باش بێت ڤیتامیناتی پێ بدەی بەخێوکردنەکەت بەخێوکردنێکی باش و تەندروستانە بێت مووەرینی زۆر کەمە بێتەوە. خواردنی وشکێ و خواردنی تەڕ هەیە و سناکیش هەیە خۆی تەندروستیانەترەکەی خواردن تەڕەکەیەتی چکە خۆی ئەم ئاژەڵە لە ئەسڵا ئاژەڵێکی کێوی بۆ ماڵی کراوە خواردنی بەڵێن گۆشت خۆرە گۆشتی کاڵی ئەوانەی خواردووە خواردنە وشکەکەی زۆر تەندروستنی هەچەنە کواڵەتیشی زۆر بەرز بێ بەچەو خواردنی تەڕا چکە پشیلەیەکێکە یەکێک لەو تەبیعەتانەوەی هەیە ئەو کەمە خواتەوە ئەین تەبیعەتەن خۆی وایە زۆرینەی جار تووشی وشک بوونەوە ئەبێ تووشی مشکلێک جگەر ئەبێ بەردی گوشتیلیان زۆر تووشە بێت لە نێرەکانە ئەمە زۆرینەی هۆکارەکەی درایفودەکەیەتی خواردنە وشکەکەیەتی بۆی باشتر وایە بەلای کەم هەفتەی 4 جار 5 جار یانیش لە ڕۆژەکە ژەمێکی خواردنی تەڕبێت چکە خواردنی خۆمان خەیتە چاوریتە کە بۆ ئەوان تەندروست نییە باشتر وایە خواردنێکی پێ بدرێ بۆ نمونە توانی خۆت حازریکەی لە ماڵەوە سەنگی مریشکە یانیش بۆ نمونە پەتاتێ هێلکەی کوڵاوەمانە ئاساییە بەڵام بەبێ خوێ بەبێ ڕۆ پاکردنەوەی خۆڵەکەی هەموو ڕۆژێک ینی 24 سعات جارێک خواردنی تەندروست کواڵتی خواردنەکەی باش بێ ڤیتامینیشی پێ بدرێت چکە زۆربەی مشکلەکان لەم سێشتەوە دروستە بێ کە مەترسی هەیە هەم بۆ سەر مرۆڤ هەم بۆ سەر ئاژەڵەکە خۆی